خۆشەویستانە چینە لای تەوەری سەرچە میوارێمانە میوارەیە جیاواز لە هەموو ئێوارەکانی تر میوانێکی عزیز و میوانێک کە پڕاوپڕ لە زانست بەردەوام لە کۆڕەکانی خۆیدا دەڵێت من کەسێکی زانستیم، من دەمەوێت بە زانست ئێوە ڕوویەی ژیانتان یاخود ڕێڕەوی ژیانتان بگۆڕم. بەردەوام لە کۆڕ و سیمینارەکانیدا دیارە بێگومان کاتێک لە هەر شوێنێکدا سیمینارێک ئەنجامەدات بە سەدان کەس ئارەزوومەندن بچنە نێو سیمینارەکەیەوە و گوێبیستی ئەو وتانە بن کە لە زاری بەڕێزیانەوە دێتە دەرەوە و بەردەوام قسەکانی هەروەک چۆن لە کورداری خۆماندا دەڵێت زۆر جار وتەکان هاوشێوەی زێڕن دەکرێت ئینسان یاخود مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا ڕنگ بداتەوە و بتوانێت جێبەجیان بکات. دیارە ئەو بەڕێزە کەسێکە کە ڕاهێنانێکی نێودوڵەتیە ڕاهێنەرە لە بواری گەشەپێدانی مرۆیی دکتۆر محەممەدی معەزەمیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی ئێوارەی کورسات نیوز ئامادەیە. ئێمە پڕبەدڵ زۆر بە خێراتنیەکەین و ئەم ئێوارێ باس لە ئەزمموی کاری ڕاهێنەری ئەم دەکەین لە بواری گەشەپێدانی مرۆییدا. دکتۆر محەممەد زۆر بەخێر بێی، خۆشحاڵی نەمەوارێ لەلامان میوانی. زۆر سپاس. باش کوردێک بە کوردی دەستمان پێکرد بەڵام زۆر بەخێر بێ. دکتۆر بۆ هەموو ئەوانەی کە دکتۆر محەممەدی معتەزەمی ناناسن محمود ببورە محمودی معەزەمی، دکتۆر محمود کێیە؟ عاشق و دکتۆر ئەو ڕێگایی کە تۆ ڕاهێنەری پێدەکەی، ئەو ڕێگایی کە تۆ وانەکانی تێدا دەڵیتەوە لە سیمینارەکانتدا بەچی جیاوازە لە ڕاهێنەرەکانی تر؟ دوو دانە جیاوازی هەیە، یەکیان لەسەر ئاساسی بابەتەکانە، یەکەمیان دومیان لەسەر شێوازی و شێوازەکەیەتی. بابەتەکان واتە ئەوەی کە ئێمە لەبەر ئەوەی ڕێگە چارە بدەین، هەوڵمان بۆ ئەوەیە کە کێشەیەک دروست نەبێت. بە نمونە یەکێک مناڵێکی هارمانەیە، مناڵێکە هارە، یەک مناڵێکی عەجوول و مناڵێکە کە زۆر لەسەرسی خەڵکانی تر وەرئەگرێت، مناڵێکە کە شتە لە ئیشی خەتەرناکە کات. ئێمە ئەمانەوە لەگەڵ هەرێکی لەمانە ڕێگە چارەیەک بدەین، ئێمە وا بیر ناکەینەوە. ئێمە ئەڵێن هەموو مناڵانە نیازێکیان هەیە، پێداویستێکیان هەیە ببینرێن، سەرنجیان لەسەر بدابنرێت. هەنێک سەرنجتان بە بەعەزکردن ئەگرێت، بەعەزی لەگەڵ بکەیت، هەیە بە عەسەبانیەت ئەیگرێت وەری ئەگرێ. ئێمە ڕێگەکەمان ئەوەیە سەرتا بزانین کێشەکە چییە، مەسەلەکە چییە. ئەمانە سێ سەرنجیان ئەوێت تێبینیان ئەوێت. سەرنجدان لە مناڵدانە چ واتایەکی هەیە؟ کاتێکی ئەوە سەرنج لە منەیان نەتیجەی من ئەوەیە، تێڕوانی من ئەوەیە کە تۆ منت خۆشەوێ و منیش پێویستمە کە من خۆم خۆش بوێت. ئێستا هەوڵەدەم کە بە شێوازێک کە تۆ من پەسەند بکەیت، یان لەگەڵت قاهرەکەم بەعەزەکەم، یان کەناریم کەنارەگیرێک یەکتر کارێکەکەم. ئێستا ئێمەین چی ئیشەکەین؟ ئێستا ئێمەین چیەکەن کارێکن کە ئەم مناڵە لەگەڵ خۆیان ئاشتی بکات، لەگەڵ خۆی ئاشت بێتەوە و فێر ببێت کە خۆی قبول بکات، کە ئیتر وای لێبێ ئێمەش قبولی بکەین، کە ئێمە بێ قبولی بکەین. دووەم شت و خۆشمان بوێت، دووەم شت خۆشمان بوێت و ڕێزی لێ بگرین و ڕێزی بۆ دابنین. کێشەیەکی گەورە ئەوەیە کە ئێمە وا بیرەکەینەوە ئەگەر خۆش حەزەکەین، ئەگەر کەسێکمان پێ قبول بێت یا کەسێک ڕێز لە کەسێ بگرین، ئەبێ لەگەڵ یا هاوڕابین، نەخێوان نییە. تۆ توانی مەسیحی بیت، تۆ توانی مسلمان، تۆ توانی یەهودی بیت، منیش دینێکی ترم هەبێت،
ولی همدیگه رو بپذیریم، بەڵام لە هەمتری یەکتری قبول بکەین، دوست داشته باشیم، یەکتریمان خۆش بێت، احترام بگذاریم، ڕێز لە یەکتری بگرین، ولی هر کی راه خودشو بره. هەر کەسیش بە ڕێگەیەکی خۆیان بێت. اینو به بچه یاد میدیم ئەمە فێری منداڵەکانەکەین باش که احتیاجی نیست برای که کە دوست پێویستی داشته بەوە باشی. نییە کە کەسێک خۆشی بوێت کە سعی کنی مطابق میل هر کس دیگه ای رفتار. مەبەت پێویستی بەوە نییە کە کاتێک کە بوێ کەسێک خۆشی بوێت وەکو ئەو ڕەفتار بکات. به همین جهت راههایی رو ابداع میکنیم توی بازی. و لە هەمان کاتە ئەم ڕێگانیان لە ڕێگەی یاریکردنەوە فێرەکەین. همش بازیه. هەموو یاریکردنە ڕێگەی یاریکردنەوە. توی بازی‌ها بچه‌ها مهارت‌های زندگی رو یاد می‌گیرن. لەم یاریانەدا منداڵەکان لێ هاتوویەکانی ژیان فێر دەبن. یکیش اعتماد به نفسه. یەکێکیان باوەڕ بەخۆبوونە، یکی بیان احساسشه. یەکیان ئەداکردنی هەستەکانێتی. نمیتونه بگه. ئێوەی خۆشەوێ بەڵام ناتوانێت پێتان بڵێ. از من خوشش نمیاد. نمیتونه بگه. لە من خۆشی نایە، خۆشی لە من نایە و ناشتوانێت بێڵێ. تعدی میکنه بهش. زور میگه. یەکێک تەعەدای لێیەکە کە ئەوێ سنوورەکانی تێبپەڕێنێت. خجالت میکشه حرف بزنه. شەرمەکات کە دەری ببڕێت کە قسە نمیتونه بکات. احساسشو بگه. ناتوانێت هەستەکانی بڵێت. ما کمکش میکنیم این مهارت‌ها رو یاد بگیره. ئێمە هاوکاریەکەین کە ئەم لێ هاتوویانە فێر ببێت. و برای که یک انسان ارتباطش با دیگران خوب بشه، و بۆ ئەوەی کە مرۆڤێک کە پەیوەندی لەگەڵ خەڵکیا باش ببێت، نخست باید ارتباطش با خودش خوب بشه. یەکەم شت ئەبێ پەیوەندی لەگەڵ خۆیان باش بێت. من خودم رو یاد بگیرم، من خۆم فێر ببم، بعد میتونم با شما هم صحبت. دواترش تام لەگەڵ تۆ قسە بکەم. بێگومان دکتۆر مەحمودی باس لەوە کردوتت ئێمە دەمانوێت مرۆڤ تووشی کێشە نەبێت واتە پێش وەخت پێش کێشە ئێمە کاری لەسەر دەکەین ئەو شیکردنەوە جوانی کە باست کرد تەنها کار لەسەر پێش کێشە دەکەی جەنابەت یان دوای کێشەش منێک کە تووشی کێشەیەک بووم وتەکانی دکتۆر مەحمودی معتەزەمی تا چەند کاریگەری لەسەر ڕاوتی ژیانی من دەکات. متشکرم. سوال خوبیه. سوپاستان دەکەم پرسیارێکی جوانە. ما ادعا نمی‌کنیم که مشکلی پیش نیاد. ئێمە ئیدعایەوە ناکەین کە کێشەیەک ڕوونەیە. مشکل هست. هەمیشە کێشە هەیە. و مشکل یعنی که و کێشە واتە ئەوەی کە از یک مرحله عبور کنید. توانیتانە لە هەنگاوێک بڕۆنە پێشەوە. من چند نیم ساعت پیش مشکل حمل و نقل داشتم. من نیم ساعتێک لەمە پێش کێشەی هاتوچۆم هەبوو. ئیسا کێشەی ئاوم هەیە. ممکنه بعد مشکل برگشتن لەوانەیە کە دوای کێشەی گەڕانەوەم هەبێت. اشکالی نداره. ئەمانە کێشەی نییە. به جایی که ما هی مسئله حل کنیم میریم ببینیم مسئله از کجا به وجود اومده. ئێماڵێن لەبەرەوەی کە کێشەکە حەل بکەین بزان کێشەکە لە کێوە دروست بووە نەک کێشەیەک دروست نەبێت بزان کێشەکە لە کێوە دروست بووە. ما میتونیم ئێمە ئەتوانین کە خودش غذاشو بخوره. ئێمە ئەتوانین بە منداڵی فێر بکەین خۆی خواردنەکەی خۆی بخوات. همونطور میتونیم یادش بدیم خودش مسئله‌شو حل کنه. هەمە توانین فێر بکەین خۆی کێشەکەی خۆی حەل بکات. اگر نتونست بیاد پیش ما. ئەگەر نەیتوانی بێ بۆ لای ئێمە این میشه اعتماد به نفس. ئەمە ئەبێتە باوەڕ بەخۆ بوون. بێگومان دکتۆر تاکی ڕۆژەڵاتی بەگشتی بەردەوام ینی دەستەواژەیەکێ دێڕێکێ لە دەروون ناسیدا بە تایبەتی دەڵێ نازانێ منداڵەکی ناخی خۆی بخوێنێتەوە. پێما بێت لە یەکێک لە سیمینارەکان تا باسی خود خوێندنەوە دەکەی باسی ئەوە دەکەی مرۆڤ دەبێت خۆی بناسێ. بۆچی تاکی ئێمە بە تایبەتی تاکی ڕۆژەڵاتی ناوەڕاست کەمتر دەیەوێت خۆی بناسێت ئەو کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بە نەزاری جەنابەت؟ متشکرم. سپاستان دەکەم. مردم این منطقه خودشونو کم نمیشناسن. خەڵکی ئەم منتیقەیە خۆیان بەکەم نازانن. کم خودشونو دوست دارن. کەمتر خۆیان خۆشەوێت. و این برمیگرده به تربیت کودکیشون. و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەکردنی منداڵی. سختگیری‌های بیش از حد. سەختیە زۆرەکان. باورهای فرهنگی ناکارآمد. باوەڕە کلتوریەکانی کە لەگەڵیانە گونجاوە. مثلا بۆ نمونە به بزرگتر احترام بگذارید. بۆ منە ڕێز لە گەورەتر بگرن. بله به بزرگتر احترام بذارید. بەڵێ ولی در ذهن بچه
بزرگتر فقط پدر یا مادرش نیست، بەڵێ هر کسی که از اون بزرگتر باشه. بەڵێ ئەبێ ڕێز لە گەورەتر بگرن، بەڵام بەڕای منداڵەوە گەورەتر کەسە گەورەکان تەنها دایک و باوکیان نییە، ئەبێ ڕێز لە هەموو کەسە گەورەکان بگرن. در آمریکا تحقیق کردن، متوجه شدن که بچه‌هایی که ابیوز میشن، یعنی بهشون تعدی میکنن، تجاوز میکنن، حتی کشته میشن، اینا میدونستن. لە ئەمریکا بەحسێکیان کردووە لەسەر ئەو مناڵانەی کە زۆرتر ئەو مناڵانەی کە نفوذیان بگرێت دەست درێژیان ئەکرێتە سەر ئەم مناڵەکان ئەیانزانی کە وایان لێ ئەکرێت، ولی چون بزرگتر بود حرفشو گوش کرد. بەڵام لەبەر ئەوەی کە کەسەکان لەو گەورەتر بوون قسەکەی بەگوێ ئەکرد. در خاورمیانه یکی از علت‌های بزرگ این است که مردم احترام به خودشون کمه. لە منتیقی ڕۆژهەڵاتە یەکێک لە کێشەکان ئەوەیە کە خەڵکی احترام ڕێز لە خۆگرتنیان کەمە. اینو باید برد بالا. ئەمە ئەبێ ببینە سەرەوە بەرزیکەینەوە ئەم ڕێژەیە، خودشونو دوست بدارن، خۆیانیان خۆش بوێت، احترام بگذارن، ڕێز بگرن و اینو گسترش بدن و ئەمەش گەشە پێ بدەن. بەڵێ دکتۆر مححمودی دەڵێن لە بواری دڕناسیە یاخود لە بواری گەشەپێدانی مرۆییە کە ئەم زانستێکە پێی دەوترێت NLP ئەگەر هەڵە نەبم، بۆ ئەوەی لە کێشە و دژوارەکانی کۆمەڵگایەک تێبگەی دەبێت تەواو ڕۆبچیتە نێو ژیانیانەوە. بۆ نمونە دکتۆر مححمودی معتەزەمی پێشتر هیچ دیدگایەکی هەبوو لەسەر هەرێمی کوردستان، لەسەر تاچی کورد لەم هەرێمی کوردستاندا، ئایا خوێندنەوەی خۆت پێشوەخت پێشەوەی بیت پێما بێت لە کۆنفرانسێکی نێودوڵەتی پەیمانگەی پێشەنگ تۆ بانگێشت کراوی لەوێ کۆرسی تایبەت بە خۆت هەیە، سیمیناری تایبەت بە خۆت هەیە، پێشوەختە یعنی چۆنەڵی بەرکەوتەیەک هەبووە لەگەڵ کێشە و گرفتەکانی تاچی کوردیدا لەم بەشەیە، اینجا خوێندنەوەت بۆی هەبێ بتوانیت وانەکان بڵیتەوە یان نەخێر هەر بە ئەزمموی خۆت تۆ دەتوانیت ئەو زانستی کە هەتا بۆ هەموو مرۆڤاتی لە هەر کوێ دنیادا بێت وەکو یەکە. متشکرم. سپاستانەکەم. باید بشناسین. ئەبێ بیناسین. باید بشناسین. ئەبێ بیناسین. از یک جهت ما نژاد مشترکی هستیم. لایەکەوە ئێمە کۆمەڵێک خاڵی هاوبەشمان هەیە. زبانمون زمانمان خیلی مشترکات. زمانمان زۆر هاوبەشی تایە، زۆر باورهای مذهبی فرهنگیمون خیلی مشترکه. باوەڕە مەذهبی و فەرهەنگیەکانمان کلتوریەکانمان زۆر یەکەوە نزیکە. و من در کردستان ایران هم زیاد رفتم. و منیش بۆ کوردستانی ئێرانیش زۆر ڕۆشتوم. و اصولاً کردها و فرهنگ کرد رو دوست دارم. و بەگشتی کوردەکان و فەرهەنگی کلتوری کوردیم زۆر خۆشەوێ. ما کافی الان یه دونه آهنگ کردی بذاریم من بلند خودم تکون بدم. تەها ئەوەی بەستە تۆ ئێستا گۆرانیەک لێ بیێ گۆرانی کوردی لێ دام هەستم دەستکەم باڵپەرکێ. بەدەست خۆم نییە خۆشمەوێت. و بعد اعتقادم اینه که مردمان کرد از استعداد و هوش بالایی برخوردارن. و سەرنجشم ئەوەیە کە خەڵکی کوردی مێشکێک و تێڕوانینێکی بێزیانێ ئەمەم بینیوەتیایانە. بسیار طبع هنری بزرگی داره. خیلی هنرمند توشون زیاد. خەڵکیانێکی زۆر هونەرمەندیان تایە، زۆر حەزیان لە بەشی هونەری هەیە. و متاسفانه اعتماد به نفسشون خوب نیست. وەڵام بەداخەوە باوەڕ بەخۆبوونیان باش نییە، کەمە. چۆن باوەڕ بەخۆبوون لە نێو ناخی کەسێکدا دروست دەکرێت؟ ما وقتی بچه هستیم احترام به خود و دوست داشتن رو از پدر مادر میگیریم. ئێمە کاتێ منداڵین باوەڕ بەخۆبوون و خۆقبولکردمان لە دایک و باوکەوە وەرگرتووە. فرهنگ اینجا احتمالاً سخت میگیره به بچه. کلتوری ئێرە بەگشتی تۆزە سەخت دەیگرن بۆ مناڵ، تۆزە بە ناڕەحەتی مناڵ فێرەکان. توجه نمیکنه. یا سەرنجیانە سەر زۆر دانانێن.
کم بغل میکنه بچه منداڵەکەی کەم لە باوەش ئەگرێت کەم نازی پێدا کەمتر گوێ لە قسەکانی منداڵەکەی ئەگرێت برای که با خودش هم همینطور رفتار شد لەبەرەوەی کە لەگەڵ خۆشە بۆ شێوازە ڕەفتار کراوە کاتی خۆی پس تقصیری نداره کەواتە خەتایەکیان نییە نمیدونن نازانن بهشون بگید یاد میگیرن پێیان بڵێ فێر ئەبن خیلی از این جنگ ها خیلی از این مسائل تهش برمیگرده به اینکه این آدما خودشون دوست ندارن زۆر لەم کێشانە و زۆر لەم شەڕانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە کۆتاییەکە ئەگەڕێتەوە بۆی کەم مرۆڤەکان خۆیان خۆش ناوێت شما وقتی خودتو دوست داری به خودت احترام داری اصلا میل به دعوا نداری تو کاتێککە خۆی خۆشەوێ ڕێز دەخۆتەگری ئیتر ئەسڵەن ئارەزووی شەڕکردن هەر ناکەیت حاضر کمک کنی راحت کمک میکنی ئامادەیت کە یارمەتی بدەیت حازریت کە یارمەتی خەڵکی بدەیت چون داری یه چیزی داری که بدهی چونکە شتێکت هەیە کە ئەیەیت کە بیبەخشیت باش دکتۆر مححمودی لێچێک لە سمینارەکان تا باسی مرۆڤی سەرکەوتوو دەکەیت نمونەیەک دەهێنیتەوە منە نمونەیە لێرەوە ڕایدەگەنم دەڵێ ڕۆژێک کەسێ خۆت پێم وابێت تێئەپەڕیت دو سێ زەلام ڕائەکەن دیارە کەسانێکن ئالوودەی مادی هۆش برن لە پشتیشانەوە دیارە کۆمەڵێک پۆلیس بە هەمان شێواز ڕاویان دەنێت یەکێک لە ئالوودەبووەکان دەگرێ و دانەیەک هەڵدێت یعنی تۆ پرسیارێک دەکەی لە جەماوەرەکەی نیە ئەو سیمینارە دەڵێ بەڕای تۆ پۆلیسەکە سەرکەوتوو بوو لە گرتنی کەسە ئالوودەبووەکە بە مادە هۆشبەرەکە یان ئەو کەسێک کە هەڵهات لە دەستی پۆلیسەکە کامیان سەرکەوتوو بوو تۆ لە وەڵامدا دەڵێیت هەردووکیان سەرکەوتوو بوون دەڵێیت هەموو مرۆڤێک سەرکەوتووە چۆن هەموو مرۆڤێک سەرکەوتووە بله دو تا پلیس دو تا معتاد رو تعقیب میکنن دوو پۆلیس بەدوشیان دوو دانە معتادەوە ڕاکەن یکی از این ئەگەڕێن پلیسا یکی از این معتادا رو میگیره یەکێک لەم پۆلیسەکان یەکێک لە معتادەکان ئەگرێت ئالوودەبووەکانی هۆژمادەی هۆشبەر ئەگرێت مأموریتش رو انجام بده واتە سەرکەوتوو ئەبێ کە ئەرکەکەی بە تەواوەتی بەجێهێناوە یکی از معتادا موفق میشه فرار کنه یەکێک لە معتادەکان سەرکەوتوو ئەبێ لەوەی کە ڕابکات هر دو موفق کەواتە هەردووکیان سەرکەوتوو بوون در کار خودشون موفق لە ئیشەکەی خۆیاندا سەرکەوتون این در گرفتن اون در رفتن ئەمیان لە ڕاکردن ئەویان لە گرتن همه میتونن موفق باشن هەمووان ئەتوان سەرکەوتوو بن اما نتیجهش چیه یه مطلب دیگه است بەڵام نەتیجەکەی چییە بابەتێکی ترە بێگومان دکتۆر مححمودی لەو کۆنفرانسەی دوێنێ یاخود ماوە چەند ڕۆژێکە پەیمانگەی پێشنگ بۆی کردوونەتەوە ئەو بابەتانی کە تۆ پێشەشت کردوون زیاتر باسییان لە چی کردووە لە دیدی سەرکەوتنەوە مەبەستمان پێمە بە کۆنفرانسەکە تایبەتە بە سەرکەوتن ویسوتانە زیاتر یاخود ئەو خاڵانەی کە تۆ دەتوێت بگاتە وەرگر چییە؟ خیلی متشکرم سوال خوبی کردید زۆر سپاسان دەکەم پرسیارێکی جوانتان کرد پیام اصلی من این است پەیامی گرگشتی من ئەوەیە خۆتت خۆش بوێت و کمک کن و هاوکاری بکە تا دیگران نیز خود را بیشتر دوست بدارند تا خەڵکانی تر زیاتر خۆیان خۆش بێت این پیام منه ئەوە ئامانج و پەیامی منە حالا اینو در ساختارهای مختلف میگم مثلا فرض کن در سمینار موفقیت میگم شما موفقید ئەمە لە هەموو نمونە سەرکەوتنەکان ئاڵێ مسەمە لە سمیناری سەرکەوتووە من هەمیشە ئاڵێم تۆ موا سەرکەوتویت همه موفق هەمووان سەرکەوتون یکی در کار بد موفقه یکی در کار خوب یەکێک لە کاری خراپە سەرکەوتووە یەکێک لە کاری باشە سەرکەوتووە تفاوتشون در موفقیت نیست در فکرشون در هدفشون جیاوازیەکەیان لە سەرکەوتنەکەیان نییە لە بیرکردنەوەکەیانایە لە نەتیجەکانە یەکێک کەسە ئێوێ بۆم بدابنێت یه شهر خراب کنه شارێک خراپ بکات وێران بکات موفق میشه سەرکەوتوو ئەبێت
مهندس و پزشک و اینا میان خرابه ها رو درست میکنن اونا موفق میشن مهندس ئەندازیار و دکتۆریان پزیشکیان کە شارەکە دروستەکەنەوە ئەوانش سەرکەوتووە بن موفقیت فقط مال کارهای خوب نیست سەرکەوتن تەنها بۆ کارە باشەکان نییە خنثاست بۆ هەردوو تەرەفە یه مکانیزم مثل چاقو میکانیزمەکە گوشە قووایە بکشه میتونه نجات بده ئەتوانێت بگوشێت ئەتوانێت نەجات بدات اینو ما باید یاد بگیریم ئێمە ئەبێ فێری ئەمە همه بین هم دارن هەمووانیش هەیەە من میگم اگه خودت رو باور کنی خودت رو دوست داشته باشی حالا موفقیتت به طرفی میره که تو به نفع توه به سودت من ئەڵێم ئەگەر خۆت بناسیت و خۆت خۆش بێ نەتیجەی سەرکەوتنەکەت بەس تەرەفێکە بەلایەکە ئەشکێتەوە کە لایەنە باشەکەی سەرکەوتنە وقتی شما خودتون رو دوست دارید کاتێک ئێوە خۆتان خۆشەوێت سیگار نمیکشید جگەرە ناکێشیت مشروب نمیخورید ماشروب ناخۆیتەوە دیر نمیخوابید درەنگ ناخەویت پر نمیخورید زۆر ناخۆیت اون مکانیزم نمیذاره موفق میگن ئەو میکانیزمە نایڵێت ئەوەیە تۆ بە سەرکەوتوی بێڵێتەوە بەلایەنە باشەکەیە خودشون دوست ندارن زۆربەی مرۆڤەکان خەڵکیان خۆیان خۆش ناوێت میبینی که چطور به خودشون ضرر میزنن و ئەبینی چۆن زەرەر لە خۆیان ئەیان باش دکتۆر دانیشتن لەگەڵ تۆدا ڕەنگە چەندین کاتژمێر بخەنە بەڵام ستایلی بەرنامەکەی مار تۆزەکەمە ئەمڕۆ شەرەفمەند بووین لەگەڵمان میوان بووی لێرە لەم بانگشتی ئێمەت قبول کردبن دەمەوێت دوایین شتێک کە بیپرسم لە دکتۆر ئەوەی کە زۆر جار ئەڵەن کەسی ڕاهێنەر ئەو کەسی کە وتار ئەیات لە چاوی کەسەکانی کە بەرامبەری دانیشن خوێندنەوەیەک دەکات بۆ ئەوەی کە بزانێت ئاستی وەرگرتنی زانیاریەکانی ئەم چۆنە لە هەموو سیمینارەکانی تردا جیاواز لەم سیمیناری کە من مەبەستمە وەکو کوردستان تا چەند هەستەکەی جۆگرەکانی تۆ کە کوردن بە تاسەوە ویستویان ئەو بابەتانە بگۆڕن لە دوای تاوابوونی ئەم کۆرسانی کە تۆ دەیڵێتەوە ئەم سیمینارانی کە تۆ دەیڵێتەوە هەستەکەی ئەو مرۆڤانەی کە وەریان گرتووە لە پاش تۆ گۆڕانکاری بنەڕەتی لە ژیانیاندا دروست دەبێت و دوایین پامی خۆشە دەگەر پێم خۆشە لێرەوە بۆ کورد لە هەر چوار پارچەی کوردستان متشکرم بله متشکرم زۆر سپاسان دەکەم و زۆر پرسیارێکی سەرنجڕاکێشت کرد خبر خوش اینه که اگر امروز شما بخواید یک کارخونه بزنید که تلویزیون بسازید هەواڵێکی خۆشەوەیە کە تۆ ئەوەیە ئەگەر ئەمڕۆ بتەوێت کارگایەک دروست بکەیت و تەلەڤیزیۆن دروست بکەیت میتونید ظرف یک سال اون کارخونه رو درست کنید ئەتوانیت لە ماوەی یەک ساڵدا ئەو کارگایە دروست بکەیت کارگایە در حالی که این تلویزیون برای که به اینجا برسه 70 سال 80 سال طول کشید لە کاتێکدا ئەو تەلەڤیزیۆنەکە تا گەشتۆ بۆ ئێرە 70 ساڵ زمانی بردو تا گەشتۆ بە ئێرە کردستان در یک فرصت طلاییه کوردستان لە کات و فرسەتێکی ئاڵتونیایە چرا بۆچی احتیاج نیست که تاریخ آمریکا رو تاریخ اروپا رو رد کنه مدرن بشه بۆی کە پێویستی نییە پێویستەکە زەمان و تاریخ و مێژووی ئەمریکا و ئەوروپا تێپەڕێنێت تا ئەوەی کە ببێ بگا بەم سەردەمە ئێستا اگر خودش رو احترام بگذاره و دوست داشته باشه ئەگەر ڕێز دەخۆی بگرێ و خۆی خۆش بێت و راههای درست رو بره و ڕێگە دروستەکان تێی بکات و تێپەڕێنێت موفقیت‌ها رو ظرف 5 سال تا 15 سال به دست میاره ئەو سەرکەوتنانەی کە ئەوان بەدەستیانەوە ئەم لە ماوەی 5 ساڵ و 5 ساڵە بەدەستی ئەهێنێت البته زیرکی سیاسی میخواد زیرکی علمی میخواد ئەلبەتە کە زیرەکی سیاسی ئەوێت زیرەکی زانستی ئەوێت و اگر ما بتوانیم برای دیگران خطر ایجاد نکنیم و ئەگەر ئێمە بتوانین بۆ خەڵکی خەتەرێک دروست نەکەین و دوست باشیم با همه و لەگەڵ هەموواندا هاوڕێ بین و بدونیم چیکار میخوام بکنیم و بزانین چی ئەمانەوێت چی بکەین زۆر گەشە ئەەکەین من آینده کردستان رو خیلی روشن می‌بینم برداشتم بسیار مثبته
من داهاتوی کوردستان زۆر بە جوانی ئەبینم زۆر پۆزەتیڤانە و گەشتبینانە بیری بۆ ئەەکەمەوە. زۆر باشە خیلی مەمنون زۆر سپاس زۆر سپاس بۆ دکتۆر مححمودی معزەمی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی زۆر سپاس بۆ ئامادەبوون دەمڕۆ ئەرکت کێشا هاتیتە ئێرە لە سودۆکەمان سپاس بۆ بەڕێز پێشەواش بەدایلی بردنەوەی باوکی نازانم بۆ کاری وەرگێڕان کە لەگەڵ دکتۆر مححمودی معزەمی هاتووە دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ خۆشویستان.